ڕەوتی لێک هەڵوەشانی حکوومەت و سەر لە شێواوی دەسەڵاتدارانی ئیسلامی. بانگەشە بۆ مانگرتنی گشتی ڕۆژەکانی 14 و 15 و 16 سەرماوەز وەڵامێکی بەهێزی لە سەرتاسەری ئێراندا وەرگرتەوە. ئەم مانگرتنە هەر ئێستا لە ئارادایە و وە دیارە کە مانگرتنێکی بەردەوام یەک لە دوای یەک ڕوو لە گەشە و ئیفلیج کوونەندە و پەرەسەند و تاڕوخاندنی کۆماری ئیسلامی بەردەوام دەبێت. 3 مانگ خەبات و تێکۆشانی یەکگرتووانەی جەماوەری خەڵک لەگەڵ کۆماری ئیسلامی، دەسەڵاتداران و خزمەتکارانی حکوومەتی بەرەو ڕووی ناکۆکی و ئاڵۆزی سیاسی، دەرونی و مدیریەتی کردوتەوە. حکوومەتێکی کە باوەڕی بە درۆی خودساختە کردبوو، خۆی با چەندەمێن هێزی گەورەی جیهانی دەزانی، دڵی بە موشک و پەهپاد خۆش بوو و بە شاراوەیی کاری بۆ بوون بە هێزێکی ئەتۆمی دەکرد، لە ناکاو لە بەرانبەر خەڵکی ناڕازیدا خۆی داما و پەراوێزخراو بینی. ڕۆژێک کە ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک کەمێک هێوەر دەبێتەوە، فەرماندە نظامیەکان، کاربەدەستانی ئەمنیەتی و حکوومەتی، ئیمام جومعەکان و دەستگای تەبلیغاتی ڕژیم باس لە شکستی ناڕازیان و سەرکەوتنی دەستگای سەرکوت دەکەن. لەگەڵ بڵێ سەداربوونەوە و پەرەگرتووتربوونی مانگرتن و ناڕەزایەتیەکانی خەڵک، هەراسان و پەرێشان باس لە پیلانی دەرەکی، جەنگی تەرکیبی و وەلانانی یاسا و ڕێسای مەزهەبی لەلایەن خەڵک بە تایبەت لاوانەوە دەکەن. هەندێک جار ڕەفۆرمخوازانی حکوومەتی سوکایەتی پێکراو لەلایەن حکوومەتەوە و وەلانراو لەلایەن خەڵکەوە بانگ دەکەن تا ڕێگا چارەیەکیان بۆ ئەم قەیرانە بۆ بدۆزنەوە. ڕۆژێک باس لە کۆکرانەوەی گەشتی ئێرشاد دەکەن و چەند کاتژمێر دواتر بەسەر لێ شێواوی باسی تەیارکردن و تەجهیزکردنی زیاتر بۆ سەپاندنی حیجابی ئیجباری دەکەن. لە ڕواڵەتدا هەیئەتێک لە نوێنەرانی حاکمیەت بۆ دڵدانەوەی خەڵکی بەلوچستان دەنێرن، هەر لەو کاتەشدا ڕێزی خۆپیشاندانی ئارامی خەڵک دەدەنە بەر دەستڕێژی گولە. حکوومەتێک کە دەیوت دوای 4 دەیە یەکەم قودرەتی شیعەی پێکهێناوە و پلانی بۆ سەدەکانی داهاتوو هەبوو، ئێستا ناتوانێت مانەوەی خۆی لە چەند مانگی داهاتوودا بە هێزە بەکرێگیراوەکانی بسەلمێنێ. ئەرکان و ڕێبەری کۆماری ئیسلامی گورزێکی وەها قورسی وێکەوتووەکە بێجگە لە کوشتاری زیاتر، بێجگە لە جنایەتی گەورەتر لە زیندانەکاندا، بێجگە لە موشەکباران و هێرشی نظامی بۆ سەر خەڵک و ئەحزابی کوردستان ڕێگا چارەیەک لە بەردەم خۆیدا نابینێ. سەرجەم ئەو دیاردە و راپۆرتانەی لە بەردەستان، تەنانەت ناوەرۆکی بۆڵتەنە حکوومەتیەکان کە بم دوایانە ئاشکرا بوون، باس لا سەر لە شێواوی، بێبڕیاری، بێتوانایی و هەست نەکردنی قوڵ بۆ قەیرانانەیە کە لە ئارادان. خەڵکی ناڕازی قەت وها شادمان و بە باوەڕ بەخۆیی، گەشبین و هیوادار بە داهاتوون نەبوون. خەڵک بە ئەزموونی ڕاستەوخۆی خۆیان بۆیان دەرکەوتووە کە ڕژیمی ئیسلامی زەربەپەزیر و پەرتوکاوە. توانایی خۆڕاگری درێژماوەی لە بەرانبەر خەڵکی یەکگرتو و پێداگردان نییە. هێزە بەکرێگیرا و سەرکوتگەرەکانی تووشی ڕاڕایی و بێهیوایی بوون. بەردەوامبوون و زیاتر پەرەگرتنی جوغرافیایی ناڕەزایەتی و مانگرتنەکان، یەکێتی و هاوپشتی زیاتری جەماوەری کرێکاران و زەحمەتکێشان، بەشداری بە هێزی خەڵکی شەریف و ئازادی خوازی کوردستان، پتەوتربوونی ڕێزی ژنان و لاوان، شکست و ڕیسوابوونی زیاتر بەسەر حکوومەتی ئیسلامیدا دەسەپێنێ. ناکۆکوێژی سەرانی حکوومەتیش نیشانەکانی داڕمان و لێک هەڵوەشانی ئەم ڕژیمەی پێوە دیارە.